کۆنسرتەکەش بە هەواڵی ئەو دەستپێکین کە دوێنێ کە کاتە بەرواری 1 دەستپێکی مانگی دەبوو لە شاری سلێمانی کۆنسرتێک و هەروەها یادێکی شایستە بۆ هونەرمەند و پێشمەرگە هونەرمەند حەمەجەزا عەلی بەڕێوەچوو کە لە نێو کۆنسرتەکەدا بە ئامادەبوونی بێگومان کەسوکار و پارێزگاری سلێمانی و هاوڕێیان و دۆستانی لە نێو کۆنسرتەکەدا ئامادەیان هەبوو هەروەها تیپی مۆسیقای سلێمانی بێگومان ئەو گروپە لەوێ ئامادەیان هەبوو لەگەڵ چەند هونەرمەند و گۆرانی بێژێکی دیکە چەند بەرهەمێکی ئەو هونەرمەندە کۆچ کردویان پێشکەش کرد و ئێوارەکەیان جوانتر کرد کە بێگومان کۆنسرتەکەش بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوەچوو. هاوکارمان ڕەوەند لەگەڵ ئەو کەسایەتیانە دواوە کە لە نێو کۆنسرتەکەدا ئامادەییان هەبوو لەگەڵ کەسوکار و هاوڕێیان و دۆستانی ئەو هونەرمەندە کۆچ کردووە با بەیەکەوە بینەر و گوێگری لێدوانەکان بین. هزار سڵاو و درود بۆ گیانی پاکی هونەرمەندی گەورە حەمەدجەزا. ئەڵبەتە ستایلی هونەرمەندی خوا لێ خۆش بوو حەمەدجەزا ستایلێک بووکەوە تایبەت بوو بە خۆی لەبەرەوە مەجالی لاساییکردنەوەی نەبوو بۆ وەختانیکەوە خۆی لە ژیانە بوو کەس نێتوانێت بەو شێوازی ئەو بڵێ لەبەرەوە مەقبول ژوو لە ناو خەڵکە زۆر لە ناو هونەرمەندانە لە ناو خەڵکی گشتیە چ وەکو تێکس چ وەکو ئاواز چ وەکو وتن ئەمانە هەموو خەسەتێکی جوان بوو لە دەنگی هونەرمەندی خوا لە خۆش بۆ حەمەدجەزادا. بۆیە لە دوای کۆچکردنی بەداخەوە کە چەند ساڵێکە بەسەری ڕۆژوە نزیکەی وازان 15 ساڵە وا بەوازانراکەوە لە تیپی سلێمانی متوانین یادێکی بۆ بکەینەوە چونکە ئەو ستایلەکە نابێ گوم بێت لە ناو کۆمەلگای کوردەواریدا ئەبێ بەردەوامی هەبێت. بەڵام جوانتر من وام لا جوانترە کەوا فێستیڤاڵێکی ساڵانە بکرێ بەناوی فێستیڤاڵی حەمەدجەزاوە گەنجانی تازە لەسەر ئەو ستایلە بتوانن شتی تازە بێن نەکایەوە. شێوازی ئاوازەکانی شێوازێکی کوردی ڕەسەن بوون، تێکستەکانی تێکسی کۆمەڵایەتی جوان بوون، تێکسی نیشتیمان پەروەری بوون، تێکسی ئەم سروشتی کوردستان جوانە بوون. ئەلبەتە دەستیشی هەبوو لە نووسینی شیعر و تێکسی جوانە بۆ وەرانیەکانی. بەڕاستی حەمەدجەزا کەلێکی بۆ چۆڵکردین بەداخەوەڵێم هیوادارم و کەلێن لە داهاتوە بتوانین پڕکەنیەوە. ئەم کۆنسێرتە چ مانایەکی هەیە بۆ ئێوە وەکو بنەماڵی هونەرمەند و پێشمەرگە حەمەدجەزا؟ بەڵێ پێشەکی زۆر سپاسی هەموو ئەو ئەندامانە ئەەکەم کە بەشدار بوون لە بەڕێوەبردننی ئەم مەراسیمە. بێگومان جێ خۆشحاڵیە بۆ ئێمە کە حەمەدجەزا وەکو هونەرمەندێک بە زیندوی یادەکرێتەوە و پێگەکەی هەر دیارە و ئەمێنێ جێگەی شانازی و سەربەرزیە بۆ ئێمە. وابزانم ئەوە وا ئەگەیەنێت کە هەر کەسێک دڵسۆز بێت بۆ خاک و نیشتیمانی خۆی بە وەفا بێ و ڕاستگۆیانە خەبات و تێکۆشان بکە بۆ وڵاتی خۆی مێژوو لە یادی ناکە، خەڵکی کوردستان لە یادی ناکات. ئەوەش ئێمە هەمیشە دڵخۆشە بین بەم بەڕاستی ئەم کۆنسرتانە، ینی ئەوە نیە ئاوێک بە دڵمانە ئەکرێتەوە ئەسا ئیتر ئەو باوکەم ینی هەمیشە لە یادمانەوە لە دڵمانە بێگومان، بەڵام بەم شێوەیە زیندوو ئەمێنێتەوە لای هەموو تاکێکی کورد. باوکم دایمەن خەڵک و پێشمەرگی لە پێش ئێمەوە حساب کردووە، ینی ئەوە شتێک بوو ینی ئەبای ئێمە قبوڵی بکەین. ینی خۆشەویستی ئەوای لێ کردوم کە بتوانم دەستکەم بە شتێک لە نووسین. دیارە سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ مەرجی برای عەزیز و خۆشەویستم حەمەدجەزادا دەنەوێنم. لە ڕاستیدا حەمەدجەزا وەکو باستان کرد، یعنی هونەرمەندێکی نیشتمان پەروەر بوو
هەتا سەر ئێسقان نیشتمان پەروەەر بوو ژیانی خۆی هەمووی لە پێناو ئەو ڕێگایەدانا هەتا لە بیرمە هەندە جار ئەمنەکان دەهاتن لە هەولێر کە من سەرۆکی تیپی مۆسیقایی هونەری هەولێر بووم دەهاتن دەیانگە ئەو شعرە معنای چییە ئەو شعرە چۆنە ئیدی تەرجمەی غەڵەتم دەکرد بۆیان بە عەرەبی بۆەوەی بەس حەمە توش نەبێ بۆ ئێمەش توش نەبین لەگەڵیدا طبعا ڕاستیەکەی ئەمن کە هەتا حەمەجیان خۆشی زۆر جار باسی کردووە لە تەلەڤیزیۆن و رادیۆ لە چاوپێکردنەکانە حەمەجا لە هەولێر دەرکەوت و لە هەولێریش ناوی ناسرا بەحەقەت سەرەتا بەڵام ئەو کاتی کە لەگەڵ ئێمە بوو مەسەلەن گۆرانیەکانی ئەو کاتە ئیخۆی نەبوون مەسەلەن کەژاڵ بوو لە کۆڵانی تەنگەبەر بوو چارەنووس بوو ئاوازی من بوو بەهار بوو فەسڵی زستانمی مامەستا هێمن یعنی گۆرانیەکانی زۆرینەی خۆی نەبوو ئەو کاتە لەگەڵ ئەوەشدا چونکە خاوەنی ئەو هەڵوێستە جوانە بوو نیشتمان پەروەرانە دوای ئەوەش ینی چریکەی دەنگەکەی لەبیر نەکەین حەمەجزا کە دەنجی هەڵدەبرێت چریکەی دەنجی دەهات خەڵک مچرکی پێداداهات لەو سەردەمانە کە باسی بە تایبەتی ئەگە شعری نەتەوەی باو نیشتمان پەروەری ئەوانە بوارە ینی حەمەجزا بە تایبەتی لە هەولێر هەموو جارێ بۆ منی باز دەکرد دەیگۆ ماوە ساوریا لە وەستاشینەوە کە فیتەرە برادەرمە هەتا دوایی ینی جارێکیان تەهای کوڕی بۆی جێرامەوە گوتی ماوەساوریا ڕۆژێ پیکابێک کاتە بەردەگەی ماڵمان لە هەولێر گوتی ئەمش چوم گوتم فەرموو گوتی بەرخەچی فڕێدا نا حەوشەمان گوتی مش پێم گو کاکەوە چێت و ناوە چێ گوتی مهم نییە گوتی بە عەمە برێ بیخوا زابزان چەند جەماوەری بووە چەند خەڵک لە دڵی خەڵک بووە چەند خەڵک خۆشەویستەوە شمشارم بابا نشینم زۆر دەمێم کە مەڵبەندی ئافرەتی جوان و باوڵە و بەرز و چاو نەخشینە هەندێک کەسی باسێکمان بۆ بکەیت لە نێوانی بەڕێست و مامۆستا هونەرمەند حەمەجەزا چۆن مەقامەکانە بۆ تۆمار کردووە لەو سەردەمەیە مەقامەکان زۆرەها بوون ئەو سەردەمە مەقامی بایەت و هیجران مەقامی حیجاز مەقامی حیجازکار مەقامی ڕاست مەقامی ینی سێگا هەموو مەقامەکانمان تۆمار دەکرد ئەو سەردەمە و بەڕاستی ئەنی کە دادەنیشتین ئەوەمان نەدەکرد بڵێن پلانێکمان نەبوو ئیمڕۆ چ مقامێک تەزیل بکەین کە حەمەزا ڕۆژانی جمعە دەهات پێنجشەم دەهاتە دووم لە هەولێر دەیوت با بچینە سلێمانی و دەکەوت هەرگرە بڕۆین سەرۆی دەکەم هەر دەگرت و لەگەری دەهات مسلمانی لەوێ ژوورێکی هەبوو لە ماڵی باوکی بە ڕەحمەتێبی لەوێ دادەنیشتین شەوان هەتا درەنجی شەو سەعات 3 و 4 بەیانیەوە ئێمە شتمان تۆمار دەکرد بەبێ ئەوەی کەوە ڕۆژ لە ڕۆژان بیری ئەومان کرد بێتەوە کەوە بڵاو بکرێتەوە زیاتر تەزیلاتەکان بڵاویان دەکردەوە بێ ئەوەی ئەمە ئاگەمە لێبی و هەر ئەوانیش سوودیان لێوەردەکرد سوودی مالی بێ ئەوە ئێمە سوودی لێوەرگری من دەنجی عودەکەم لەسەر دەنجی حەمەزا کۆک کرد عود بەخۆی 5 وەتەر بوو من وەتەری شەشەمەم زیاد کرد لەکە ئەو سەردەمە لە عێراق و لە کوردستان وەتەری شەشەم نەبوو ینی هەستم کرد دەنجی حەمەزا دەنجێکی بەرزە مەقامی بایەت لەسەر سی بۆم لێداوە یعنی مەقامی بایەت ئەگەر تۆ ئەوەی مۆسیقار بێ دەزانی ئەگەر تۆ نەسبت سۆڵ بێ ناتوانانی لەسەر سی بایەت لێ بدە هیزران ئەوەی عشق و ئازادی ئەگەرچی شەو درەنگە دەبێتەوە بەرزی کەیەوە من تۆنی عودەکەم لەبەر ئەو بەرز کردەوە و دوایی نەشمان گۆڕیچکە لە ئاهەنگەکان هەمووی لەسەر لاو ئەوانە گۆرانی دەکەوت منیش ئەڵێم بەژنی هونەر و مۆسیقا هەر لە ئاوێنەی خوێنی کەڵە دەنگبێژانی وەکو حەمەجەزادا دەرەکەوێ و شەوقەداتەوە مێژووی ئێمە بێ ئەو دەنگانە لە درەختێکی بێگەڵا و لق و پۆ بەچێ ئەگەر دەنگی ئەو هەورانە نەبوونایە بارانی مزگەنیمان نەئەبینی و خۆشەویستی و سربەستی باوەشیان بە مل درەختەکانی پارچی ئازادیماندا نەئەکرد
مامۆستاگیان سڵاوت لێبێت هونەرمەند حەمەجەزا خاوەندەنگێکی خۆش هونەرێکی باڵا لەگەڵەوەشە شارەزاییەکی زۆر باشی لە نووسینی هۆنراوایە هەبووە و زۆربەی گۆرانیەکانی خۆشی هۆنراوەکەی خۆیەتی ئەکرێت بڵین هۆکاری ئەوەیە کە ڕێچکەیەکی تایبەت بەخۆی هەبووە سەرەتا ئەم ئێوارە کۆنسێرتە خۆشەی کە ساز کراوە ڕۆحی کاکە حەمەجەزاش شاد بێت ڕاستە یەکێک لە سیفاتە جوانەکانی هەموو گۆرانی بێژێک کە سەرکەوتوو بێ لە بوارەکەی خۆیەوە بتوانێت جێگەی خۆی بکاتەوە لە ناو گۆرانی و مۆسیقای کوردی ڕەسەنە ئەبێت سەرەتا یەکەم دەنگی خۆش بێت دوو ئەدایەکی زۆر جوان بکە سێ هەڵبژاردەیەکی جوانی هەبێ بۆ شعرەکانی جا کاکە حەمەجەزا خۆی لە خۆیە لە ڕووی ئاوازیش دانانیشەوە و لە ڕووی دانانی تێکستی شعرەکانی خۆی و لە ڕووی ئەدای خۆشەوە و شارەزاییەکی باشیشی دروست کرد لە ناسینەوەی مەقامەکانە توانی بەڕاستی ئستایلێک بە تایبەت بە خۆی دروست بکات کە ئەمڕۆ حەمەجەزا هیچەکە لەو دەنگانەی کە لە خەرمانی مۆسیقا و گۆرانی کوردیە باڵایە بێگومان دۆستایەتی بینی دەنگخۆشێک وەکو حەمەجە لەگەڵ شاعیرێک وەکو هێمن کوریانی و ئەو شعرە ناسکە جوانانەی ئەو و ئەمیش بەو دەنگە خۆشەی و تێکەڵاوبوونی ڕۆحی هەردووچیان لەسەر ئەوەی کەوا بتوانن کارێکی جوان پێشکەشکەن بێگومان کارەکە بە جوانی دەرئەچێ بێگومان ڕۆحی هەردووچیان تێکەڵە بێ بۆ ئەوەی کەوا بەرهەمێکی جوان با بڵێن ئەدایەکی جوان و بەرهەمێ بێ کە بمێنێتەوە زۆر بەرهەم لە ژیانی هونەرمەندانی دەنگخۆشە ڕۆیوە و نەماوە کەس باسی ناکە یاخود لەبیر چۆتەوە بەڵام بەڕاستی دەنگی حەمەجەزا و گۆرانیەکانی و تایبەتی سرودەکانی و ئەداکەی لە جێگەی خۆیەتی و بەڕەسەنایەتی ماوەت چاوە جوانەکەوە کەوتە سەر لێو تا مەزۆی تا مەزۆی بە هەناسە دڵی هونەرمەند کاکە محەممەد جەزا بێجگەلەوەی کە لە قوتابخانە لە سەرەتاییەوە پێکەوە بووین لە سەری تریشەوە ئێمە زۆر ناسیاوی تێکەڵاویمان هەیە ئەو باوکی وێڵەریە گوندی وێڵەر تۆزێ باکووری خۆرەڵاتی سلێمانی من دایکم خەڵقی هەمان گوندە لەبەرەوە لە دەمێکەوە نەماڵەکە تێکەڵاوی کاک حەمەجەزا لە قوتابخانەی سەلاحەدین پۆلێک لە دوای منەوە بوو بەڵام دەنگ خۆش بوو بەیانیان ئەیان هێنایە دەرێ گۆرانی ئەوت ساڵانی دواتر هەر ئاگامان لێ بۆ دانە بڕاوین مەگەر ئەو کاتانی کە من زیندانی بووم یا پێشمەرگە بووم ئەوی شەروەها ساڵی 1960 من زیندانی کرام 5 ساڵ لە یەک دابڕاین ساڵی 7 یەکترمان گرتەوە ساڵی 74 دیسان لە شاخ یەکترمان گرتەوە ساڵی دوای 78 لە شاخ دیسان هەر پێکەوە بووین ماڵیشمان پێکەوە بوو کاک محەممەد جەزا هونەرمەندێک بوو کۆمەڵێک ڕەوشتی و کەم کۆمەڵێک سیمای تایبەتی تاکۆ بووە لەگەڵ ڕەوشتیا زۆر تەباو سیر بوو یعنی هیچ شتێکی ئەوە نەبوو زۆر لە خۆی بکە اینجا پێوێ لەگەڵ کەسێکا بسازێ بەڵکو یەکسەر ئەسازا و ئەو بەرامبەری وا هەستێ کرد لە دەمێکەوە ئەیناسی کاک حەمەد جەزا بێزگە لە دەنگخۆشەکەی لاساییکردنەوە ئێجگار بارەدار بوو کە داخکەم ئەمە کەم ئاماژەی پێکراوە ئەیتوانی لاسایی هەموو هونەرمەندێک هەموو گۆرانی بێژێک هەموو شەل و سەقەتێک هەموو سیر و سەمەرەکە بکە بەبێ ئەوەی زۆر لە خۆی بکات پەیوەندی
دۆستانە و ڕاستەقینەی لەگەڵ زۆربەی هونەرمەندانە هەبوو بە دڵسۆزی لە خزمەتیان هەبوو ئەی بردنە ماڵەوە خزمەتیەکردن پۆشتەیەکردنەوە لەگەڵیان نبوو ئیدارێدان بە تایبەتی کە هونەرمەندانی خۆرەڵها دەهاتن کاک حەمەدجەزا ئەتوانین بڵێین دەنگێکی شارە ینی کەمتر ینی ئەو شێرانەی هەڵبژارد کە لە شارە زۆرتر هەندانی هونەرمەندی میلی هەیە زۆرتر هەستەکەی لە شار ئەژی و لە شار گۆرانی ئەڵێ ئێمە کۆمەڵێک گۆرانی بێژمانەیە کۆمەڵێک سیفاتیان تەیە بێوێنە بڵێن کەریم کابان هونەرمەندی شارە یعنی ئەو شیعرانە هەڵبژێرێت کە تایبەتن بە سیفاتی کۆمەڵایەتی تایبەتی شار کاک حەمەدجەزا دیسان هەر ئەو شیعرانی هەڵبژاردەوە جارێک ئێمە لە سەقز پاشەوەی پەڕینەوە بۆ خۆرەڵات لە پرێکە لەگەڵ کەسێکە هات بە ماڵی ئێمە هونەری کوڕی لەگەڵەیە بوو کە پێی ناسان دموتی ئەمە کەسێکی خەڵکی ئەم ناوەیە دەنگی خۆشە دەنگی لە دەنگی سێسکەرە چێت ئێوەتم زۆر بەخێر بێ وڵات تینێکماندانا تەزیلەگەینی ئەو کاتە کە دەسێ و کاتە هەرە شتانە بوو دەنگیمان تۆمار کرد دوایتر کاک حەمەدجەزا خۆی وتم کاری تازەی تۆ چییە وتی وەڵا ئەم گۆرانیم هەیە هۆکاکی پێشمەرگا هیچمان لا نەبوو ئامێری موزیک مەنزەڵێکی چێشتمان هێنا دەستمان کرد بە گۆرانی بۆ یەکەم جار هۆکاکی پێشمەرگە لە ماڵی ئێمە لەسەر مەنزەڵێکی چێشتێنان تاقیمان کردێتەوە زۆر جاریش بەر لەوەی گۆرانیەک بڵێ لە بۆنەیەەکە پرسی بە منە کرد ئەوە چی بکەین چی نەکەین جاری تر لە تیپی مۆسیقای شەید کارزان کە یادی بەخێر و بەڕەحمەت بێ مام جەلال ئامێری موزیکی بۆ کڕیبوون کاک حەمەدجەزا کۆمەڵێک گۆرانی با بڵێین دەرێژ عەبدوڵڵا و خەڵکی تری وتەوە مام جەلال هات بە منی وتی ئەوە من ئەو ئامێرانم بۆ ئەوانە بۆ کڕیون سرودی نیشتمانی بڵێنەوە تۆ وایان لێ یەکەیت تۆ پێدوتونەوە گوتم بەڵێ من پێم چکە ئەو گۆرانیانە گۆرانی نەمرد و گۆرانی ڕاستەقینەوە تا ئێستاش هەرو گۆرانێت جوانانەی حەمەدجەزا گۆرانی ڕاستەقینان چونکە زۆر جار سرودی نیشتمانی بۆ نەئەبێت بەڵام ئەو گۆرانیانی کە ڕەسەنن بۆ هەموو کاتێکە بێت لەبەرەوە کاک حەمەدجەزا بە پێچەوانی هەنێک گۆرانی بێژەوە تۆ جۆگری موزیک سیرکە مەسەلەن هەیە حەزەکە بەیانیان گوێ لە فەیروز بگرێ کاتی تر حەز لە گۆرانێکی بەڵام کاک حەمەدجەزا گۆرانی بێژی هەموو کاتێکە ئەمە زۆر گرنگە قەت کات لای گوێگر نییە بۆ هونەر و بۆ گۆرانی بۆ دەنگی کاک حەمەدجەزا کاک حەمەدجەزا پێشمەرگە هونەرمەند ڕەوشت بەرز بەوەفا بە هەموو ئەو ڕەوشتانی کە تایەتی لەگەڵ هەموو کەسێکە ینی بە ئاستێکی ئەجگار باڵا پەیوەندی ڕەوش بەرزانەی لەگەڵ هەموو کەسێکا بۆ ئێجگار خۆشەویست و ناوی درەوشاوی ناوی نەمرە و هەمیشە زیندووە ئای ژیانم پڕ لە ڕەنجە و نامرۆدی باڵکەوتیش ناتم تووشی شادی دڵم